خوشی مسلمان، خوشی ڕێزدار، ڕۆژی دواییت لەبیر کرد، نامەوێت بە پەلە وەڵام بدەیتەوە بڵێیت نەخێر. یادی وەستانی ڕۆژی دوایی بکەرەوە، بەڵکو بەکردەوەکانت ڕۆژی دواییت فەرامۆش کردووە. بە ئەنجام نەدانی نوێژەکانت ڕۆژی دواییت فەرامۆش کردووە. بە واسێنان و دوورکەوتنەوەت لە خوێندنی قورئان ڕۆژی دواییت فەرامۆش کردووە. بە ئازاردانی دایک و باوکت ڕۆژی دواییت فەرامۆش کردووە. خوشی ئازیز، بیر بکەرەوە، عەرەقی جەستەت هەتا ڕقێنەی قاچت یان هەتا ئەژنۆت یا هەتا چەناگە و گوێچکەت دێت. بیری ئەو دیمەنە ترسناک و تۆقێنەرە بکەوە کە خەڵکی هەموو وەکو سەرخۆشوان کەچی شەرابیشیان نەخواردۆتەوە و سەرخۆش نین، بەڵکو لە ترس و لەرزی سزای پەروەردگاردا وایان بەسەر هاتووە. ئەها خوای گەورە دەفەرمێ: وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. ئەی خەڵچینە، لە پەروەردگارتان بترسن و خۆتان لە خشمی بپارێزن، چونکە بەڕاستی زەوی لەرزەی قیامەت و کاوڵبوونی بوونەوەر کارەساتێکی زۆر گەورەیە و ڕووداوێکی سامناکە. کاتێک کە ڕۆژی قیامەت دەبینن، هەموو شیردەرێک لە شیرخۆرەکەی بێ ئاگا دەبێت و فەرامۆشی دەکات. هەموو سکپڕود و گیانێکیش کۆرپەی لەبار دەچێت و دایدەنێت. خەڵکی دەبینیت وەکو سەرخۆشوان، بەڵام لە ڕاستیدا سەرخۆش نین، بەڵکو سزای خوای زۆر سەخت و سامناکە و سەری لێ شێواندون. بشزانە ئەگەر بە درێژایی تەمەنت، بەڵکو چەندان ئەوەندەی تەمەنت لە پەرستنی پەروەردگارتدا عەرەق بڕێژیت بۆ ئەوەی لە عەرەقی ڕۆژی دوایی ڕزگارت بێت، هێشتا سەرکەوتویت و دەستکەوتێکی گەورەت بەدەستهێناوە و براوەی. خوشی بەڕێز، بیهێنە پێش چاوت کاتێک تیانوسی کردارەکان هەڵدران بە ئاسماندا و دابەشکران، تەرازوش بۆ کێشانە و پێوانەی کرداری چاک و خراپ ئامادەکرا و لە ناو ئەو هەموو خەڵکەدا بە ناوەکەی خۆت بانگ کرایت و وتیان کوا فڵانی کوڕی فڵان لەکوێیە، بابێت بۆ لێپرسینەوە. فریشتەکان ڕاست پێدراون کە لە پەروەردگارت نزیک بکەونەوە. کاتێک بۆت دەردەکەوێت، مەبەستیان تۆیە. هەموو ئەندامەکانی جەستت لەرزیان پێدەکەوێت و ڕەنجی ڕوخسارت دەگۆڕێت و دڵت پەلە پەل دەکات. بەڵێ بەرەو لای پەروەردگارت دەکەویتە ڕێ و خەڵکی هەموو تەماشات دەکەن و تۆش ترسێکی زۆر دایگرتووی. ئەوە ئێستا لەبەر دادگای پەروەردگارتدا ڕاوەستاوی و تیانوسی کردارەکانیشت ئامادەیە. ئەو تیانوسەی کە هیچ شتێک نییە ئەنجامت دابێت و تیایدا تۆمار نەکرابێت. هەروەک پەروەردگار دەفەرمێت: ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا. واتا بۆیە دەڵێن هاوار لە ئێمە ئەم نامە و دۆسیەیە چییە؟ هیچ گوناهێکی ورد و درشت بەجێ ناهێڵێت، بەڵکو هەمووی تۆمار کردووە. ئەو خەڵکە هەرچیان کردووە ئامادەیە. بێگومان پەروەردگاری تۆ ستەم لە هیچ کەس ناکات. بە زمانێکی پارا و دڵێکی شکاوە تیانوسی کردارەکانت دەخوێنیتەوە و کۆمەڵە کردار و ڕەفتارێکی تێدایە. چاوەکانت ئەبلەق دەکەن. کۆمەڵە کردارێکی تیا تۆمار کراوە کە لە بیرت کردبوون، کۆمەڵە کردارێکی تیا تۆمار کراوە کە لە خەڵکیت شاردبەوە و بەنهێنی ئەنجامت دابوون، کۆمەڵە کردارێک کەوات دەزانی ڕزگارت بووە لێیان، کەچی ئێستاوا تووشت دەبێتەوە. ئاخ و ئۆف بۆ ئەو ڕۆژت، خەجاڵەتی بۆ هەموو ئەو کەسانەی کە فەرمانەکانی خودایان پشتگوێ خست و شەیطانیان کرد بە مامۆستای خۆیان. دەی
دەی خوشی بەڕێزم پەلە بکە و بۆ لای پەروەردگارت بگەڕێرەوە و با بە یەکەوە لە پەروەردگار بپاڕینەوە کە لەسەر ئاینە پیرۆزەکەی جێگیر و دامەزراومان بکات و سەرکەوتومان بکات و یارمەتیمان بدات بۆ ئەوەی بەهشتی بەرین بەدەستبێنین. خوشتی موسڵمان، وەستان لە بەردەم دادگای پەروەردگاردا شتێکە کە هیچ گومانێکی تێدا نییە، بەڵکو ڕاستیەکە و دەبێت ڕوو بدات. عەبدوڵڵای کوڕی عومەر خوددا لێی ڕازی بێت دەفەرمێت گوێم لە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بوو دەیفەرموو لە ڕۆژی دواییدا خودای پەروەردگار لە ئیماندار نزیک دەبێتەوە پێی دەفەرمێت فلانە گوناهت لەبیرە، ئەی فلانە گوناهت لەبیرە، ئەویش دەڵێ بەڵێ، ئەی پەروەردگار، هەتادان بە گوناهەکانی دادەنێت و لە دڵی خۆیدا دەڵێت بە هیلاک چووم و فەوتام. پەروەردگار پێی دەفەرمێت لە ژیانی دنیادا ئەو گوناه و تاوانانەتم پۆشی، ئەوە ئەمڕۆژ لێت خۆش دەبم. بەڵام بێباوەڕ و دووڕوەکان شایەدیان لەسەر دەدرێت و پێیان دەوترێت ئەمانە ئەو کەسانە بوون کە بێباوەڕ بوون و بەرامبەر بە پەروەردگاریان و درۆیان بەدەم خودای گەورەیانەوە کرد. دەی نەفرەتی خوددا لە ستەمکاران، دەی نەفرەتی خوددا لە ستەمکاران بێت. دەی بیر لە دەرونی خۆت بکەرەوە کاتێک کە دۆزەخ دەهێنن، ئەو دۆزەخەی 7,000 جڵەوی پێوەیە، هەر جڵەوێک 7,000 فریشتە ڕای دەچێشن، هەتا ئەوەندە نزیکی دەکەنەوە خەڵکی گوێیان لە نرکە و ناڵەی دۆزەخ دەبێت و گڕ و بڵێسەکەی دەبینن. ئەو کاتەی دەتهێن و خەڵکی هەموو سەیرت دەکەن هەتا دەگەیتە بەردەستی پەروەردگارت و پرسیارت دەربارەی زۆر و کەم لێ دەکات و کەسیش نییە یارمەتیەکت بدات و وەڵامێکت بۆ بداتەوە. بەڵێ تۆ لەو کاتەدا لە کارەساتێکی زۆر گەورەدای، سەیری ڕاست و چەپت دەکەیت، جگە لە ئاگر هیچ نابینیت، کردارەکانی نیشان دەدرێت و پەروەردگاری بەتوانە. بەڵێ کردارەکانت نیشان دەدرێت و پەروەردگاری بەتوانە خۆی قسەت لەگەڵ دەکات بەبێ هیچ وەرجێڕ و هاوڵ و هاودەمێک. پرسیاری هەموو شتێکت لێ دەکات، پرسیار دەربارەی مافی خۆت و مافی غەیری خۆت، پرسیارت لێ دەکات دەربارەی ماڵ و سامانەکەت، ماڵ و سامانەکەت چۆنی پەیدا کرد و لە چیدا خەرجت کرد. لەو کاتەدا گومان دەبیت حاڵت چۆن بێت، دەبێت لە چ غەم و خەفەت و ترس و لەرزێکدا بیت، دەبێت چۆن واق وڕماو بیت و چۆن چاوەکانت ئەبلەق بن کاتێک پێت دەوترێت فلانە کارت لە فلانە شوێن و لە فلانە کاتدا ئەنجامدا، غەیبەتی فلانە کەست کرد، بوهتانت کرد، زوڵم و ستەمت کرد. ئای لەم کاتەدا چۆن وەڵام دەدەیتەوە؟ دەی خۆت بۆ پرسیارەکان ئامادە بکە و کاریان بۆ بکە. ئێستا بیر بکەرەوە و بزانە لەو شوێنەدا قاچەکانت ڕاد دەگرن، بەڵێ لەو شوێنەدا قاچەکانت ڕاد دەگرن، گوێچکەکانت لە توانایاندایە ئەم قسانە ببیستن. ئەو ڕۆژەی کە ڕۆح زۆر حەز دەکات بێتە دەرەوە و ڕزگاری بێت، بەڵام ناتوانیت. بەڵێ ئەو ڕۆژەی کە ڕۆح زۆر حەز دەکات بێتە دەرەوە و ڕزگاری بێت، بەڵام ناتوانێت. بیر لە تاوانەکانت بکەرەوە لەو ڕۆژەدا تام و چێژەکەی نەماوە و تەنها ئاخ و حەسرەت و سزاکەی لە پێشوازیددان لەو شوێن و ڕاوەستانە دوور و درێژ و ناڕەحەتە. ئەگەر ڕزگارت بێت چەند و چی ئەدەی لە بەرامبەردا؟ ئایا ناڵێیت ئەگەر ڕزگارم بێت و نیوەی دنیام هەبێت دەیدەم بۆ ئەوەی ڕزگار بم؟ بەڵکو چەندان ئەوەندەی دنیاشت هەبێت دەیدەیت. ئەی خۆ خودای پەروەردگار ئێستا داوای زۆر لەوە کەمترت لێ دەکات کەچی گوێڕایەڵی ناکەی. بزانە پەروەردگار دەفەرمێت چی؟ بسم الله الرحمن الرحیم. فلنسألن الذين أرسل إليهم ولنسألن المرسلين فلنقصن عليهم بعلم وما كنا غائبين. واتا ئینجا سوێن بێت بە خوددا بێگومان ئێمە پرسیار دەکەین لەوانەی کە پێغەمبەرانیان سەلام و سەلاتی خوایان لێبێت
بۆ ڕەوانە کراوە. سوێن بێت بە خودا لە پێغەمبەرانیش دەپرسینەوە. ئینجا سوێن بێت بە خودا بەڕاستی هەموو بەسەرهاتەکان لەسەر بنچینەی زانیاری و ئاگاداری تەواو دەخەینە ڕوو، دەیڵێینەوە بۆیان ئێمە بێ ئاگانە بووین لە هەڵسو و کەوتیان. پەروەردگار سەرەتا لە پێغەمبەرانەوە سەلامی خوایان لێبێت دەست پێ دەکات و پرسیاریان لێ دەکات. يوم يجمع الله الرسل فيقول ماذا أجبتم. واتە ڕۆژێک دێت خوا هەموو پێغەمبەران سڵاوی خوایان پێشکەش کۆ دەکاتەوە. ئینجا پێیان دەفەرمێت چۆن وەڵامتان درایەوە و خەڵکی هەڵوێستیان چۆن بوو بەرامبەرتان، تا چ ڕادەیەک هاتن بەدەمتانەوە. لە ڕاوەکردنی ئەم ئایەتە پیرۆزەدا هاتووە کە لە ژیانی دنیادا ئەزانن چیان پێوتراوە و چیان وەڵام دراوەتەوە لەلایەن خەڵکانەوە. بەڵام لە تاو ئەو ڕۆژە دژوار و ناڕەحەتە لە بیریان دەچێتەوە و لا وەڵامی پەروەردگاردا دەفەرمون قالوا لا علم لنا إنك أنت علام الغيوب. واتە وتیان ئێمە نازانین و هیچ شارەزاییەکمان نییە، بەڕاستی خوایە تۆ هەر خۆت ئاگاد لە هەموو نهێنی و شاراوەکانە و بە هەموو پەنهانێک دەزانیت. پاشان پەروەردگار بانجی نوح سەلامی خوای لێبێ دەکات و نوحیش سەلامی خوای لێبێ بە بەڵێ پەروەردگار وەڵام دەداتەوە. پەروەردگار دەفەرمێت ئایا بانگەوازەکەت گەیاند؟ نوحیش سەلامی خوای لێبێت بە قەومەکەی دەفەرمێت ئایا ئاگادارم کردن و بانگم کردن بۆ لای ئاینی پەروەردگار؟ قەومەکەی لە وەڵامدا دەڵێن هیچ کەسێک نەهاتووە بۆ لامان و ئاگادارمان بکات بۆ لای خوداناسی. پەروەردگار بە نوح سەلامی خوای لێبێ دەفەرمێ چێ شایەدیت بۆ دەدات کە بانگەوازەکەت گەیاندووە؟ نوح سەلامی خوای لێبێ دەفەرمێ محەممەد صلى الله عليه وسلم و ئومەتەکەی شاید من. هەروەک پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس. واتە بەو شێوەیەش ئێوەمان بە گەلێکی میانە ڕەو جێڕاوە تا ببنە شاید بەسەر خەڵکیەوە. دەبێت حاڵت چۆن بێت لەو ڕۆژەدا خوشی ئازیز، دڵەکان پڕ لە ترس و لەرزن، دڵەکان لە تاوا دێنە ناو قوڕگ و گەرو، ڕیخۆڵەکان لە ترسا دەپچڕێن. هیچ شوێنێک نییە بۆی ڕابکەیت و پەنای بۆ بەری و خۆتی تیا بشاریتەوە. لەو شوێن و ساتە سامناک و ترسناکەدا پێغەمبەران و ڕازگۆیان و پیاوچاکان هەموو هاواری خۆیانە و دەڵێن نەفسی نەفسی نەفسی. هەموو مرۆڤێک تەنها ئاگای لە خۆیەتی و بەڵێ هەموو مرۆڤێک تەنها ئاگای لە خۆیەتی و وا دەزانێت تەنها ئەویان لامەبەستە و تەنها بانجی ئەو دەکەن. خەڵکی سەرسوڕما و دەبن و هۆشیان لە لای خۆیان نامێنێ. ئیماندار لە برای خۆی ڕادەکات، بەڵکو لە باوک و دایکیشی ڕادەکات، لە هاوڵ و منداڵەکانیشی ڕادەکات. تەنها خەریکی خۆیەتی و پرسیاری هەموو کار و کردەوەکانی لێ دەکەن. کردارە نهێنی و ئاشکراکانی، کردارە بچووک و گەورەکانی، کردارە کەم و زۆرەکانی، چاک و خراپەکانی پرسیاری لێ دەکەن. دەربارەی هەموو ئەندامەکانی جەستەی ئایا سوپاسگوزار بووە بەرامبەر ئەندامەکانی جەستەی و مافی پێداون؟ لەو ڕۆژەدا کردەوە ناشیرین و قێزەونەکان دەردەکەون، سوچی و ڕیسواییەکان سەر دەردەهێنن، خزمان و کەس و کارەکانت وازت لێدەهێن و ماڵ و سەروەت و سامان هیچ سوودێکت پێ ناگەێنن. يوم لا ينفع مال ولا بنون. واتە ئەو ڕۆژەی کە نەماڵ سوود دەبەخشێت و نەمنداڵونەوە. لەو ڕۆژەدا مرۆڤەکان لەگەڵ خۆیاندا دەبێت بە مشت و مڕیان. يوم تأتي كل نفس تجادل عن نفسها وتوفى كل نفس ما عملت وهم لا يظلمون. واتە ڕۆژێک دێت کە هەموو کەس خەمی خۆیەتی بەرگری لە خۆی دەکات، پاکانە بۆ خۆی دەکات. هەر کەس پاداشتی کردەوەکانی دەدرێتەوە و ئەو خەڵکە ستەمیان لێ ناکرێت. خوشی ئازیز تا ئێستا کاتی ئەوە نییە
بۆ لای پەروەردگارت بگەڕێیتەوە. بەڵێ کاتی ئەوە نییە بۆ لای پەروەردگارت بگەڕێیتەوە. ئایا ئەم بانگەوازە لە دەرگای گوێچکەی نەدایت؟ ئایا ئەم بانگەوازە لە دەرگای گوێچکەی نەدایت؟ نەکەی خوشکە دڵسۆزەکەم، نەکەی ناز و نیعمەتی بەهەشت بگۆڕیتەوە بە چەند ڕۆژێکی دنیا. لە دنیادا لە پەروەردگارت بترسە و سەرپێچی مەکە. بە دڵنیاییەوە لە گۆڕدا لە ڕۆژی زیندوو بوونەوە و لێپرسینەوەدا پەروەردگارت ڕزگارت دەکات و جارێکی تر ترسڕوت تێناکاتەوە. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم. واتا ئاگادار بن کە بەڕاستی چاکەکاران و خۆشەویستانی خودای میهرەبان نەترس و بیم ڕوویان تێدەکات، نەغەم و پەژارە و دڵتەنجیدایان دەگرێت. ئەو کەسانن باوەڕی بەتین و دامەزرا و پرسۆزیان هێناوە بە پەروەردگاریان و خۆشیان دەپارێزن لە خشم و قینی خوددا. هەر بۆ ئەوانە مژدەی کامەرانی و بەختەوەری لە ژیانی دنیادا کە مژدەی قورئان و فەرموودەیە. لە قیامەتیشدا مژدەکان دەبنە واقع و هەموو مژدە قورئانیەکان بە زیادەوە دێنەدی. بێگومان ئەو بەڵێنانەی خوددا هەر دێنەدی و هیچ گۆڕانێکیان بەسەردا نایەت. ئەوەیە سەرفرازی و کامەرانی گەورە و مەزن. خوشی بەڕێز، خوشی موسڵمان، هیچ خۆشی و بەختەوەری و سەرفرازیەک نییە بۆ ئافرەتی موسڵمان ئەوەندە خۆش و گەورە و بەرز بێت وەک ئەوەی کە لەسەر پردی سیڕات بە ئارامی و بە بێوەیی بپەڕێتەوە و ڕزگاری بێت. بەڵێ یادی ئەو ڕۆژە بکەرەوە کە پەروەردگار ئیمانداران کۆ دەکاتەوە هەتا لە بەهەشتیان نزیک دەکاتەوە. لەم کاتەدا ئادەم سەلامی خوای لێبێ دێت و خەڵکی پێی دەڵێن ئەی باوچی بەڕێزمان دەرگای بەهەشتمان بۆ بکەرەوە. لە وەڵامدا دەفەرمێت ئایا بەهۆی هەڵەی باوکە ئادەمتانەوە نەبوو کە لە بەهەشتدا دەرکران؟ من ناتوانم ئەم کارە بکەم. بچن بۆ لای ئیبراهیمی کوڕم. ئیبراهیم سەلامی خوای لێبێت خۆشەویستی خوددایە. ئیبراهیمیش سەلامی خوای لێبێ دەفەرمێ ناتوانم ئەم کارە بکەم و من بەو شێوەیەش نیم کە باسم دەکەن. بچن بۆ لای موسا سەلامی خوای لێبێ، چونکە موسا ڕاستەوخۆ لەگەڵ پەروەردگاردا گفتوگۆی کردووە. کاتێک دەچن بۆ لای موسا سەلامی خوای لێبێت بە هەمان شێوە دەفەرمێت ناتوانم ئەو کارە بکەم. بچن بۆ لای عیسا سەلامی خوای لێبێت، عیساش سەڵاوی خوای پێشکەش بە هەمان شێوە دەفەرمێت ناتوانم ئەو کارە بکەم. پاشان محەممەدی کۆتا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهێن و ئیزنی پێدەدرێت و هەڵدەستێت بە ئەنجامدانی ئەو کارە و خەڵکی بەسەر سیڕاتدا دەکەونە ڕێ بەرەو بەهەشت و یەکەم کەس تێدەپەڕێت بە شێوەی هەورە بروسکە دەپەڕێتەوە. بەڵێ بە شێوەی هەورە بروسکە دەپەڕێتەوە. پاشان وەکو با دەپەڕنەوە، پاشان وەکو باڵندە. پێغەمبەری سەروەر صلی الله عليه وسلم ڕاوەستاوە و دەپاڕێتەوە و دەفەرمێت پەروەردگار پارێزرا و سەلامەتیان بکە، پەروەردگار پارێزرا و سەلامەتیان بکە. هەتا ئەگاتە ئەو کەسانە کە کردارە باشەکانیان کەم و بێتوانان و ناتوانن بڕۆن بەس کە خشێ نەبێت. ئەم لاولای پردی سیڕات چەندان قولاپی پێوەیە و چەندان کەس دەگرن و نایەڵن ڕزگاریان بێت و دەکەونە ناو دۆزەخەوە. پەنا بە خوددا. خوشتی موسڵمان، خۆزگەوا گومانت ببردایە کە ڕۆیشتن بەسەر پردی سیڕاتدا وەک ڕۆیشتن بە ڕێگەیەک لە ڕێگە دڕکاوی و ناخۆشیەکانی دنیا وایە. نەخێر سوێن بە خوددا. ئەو پردە لە شمشێر تیشترە و لە موش باریکترە. یادی ئەو کاتە بکەرەوە کە بەسەر ئەو پردە باریک و تیژەدا دەبێت بڕۆیت و بڕۆیت و ناڵە و بڵێسەی ئاگری دۆزەخیش لە ژێرتەوە بەرز دەبێتەوە.
ئای لەو دیمەنە سامناک و ترسناک و تۆقێنەرە. بەڵێ سەیری دووکەڵ و گوڕ و کڵپەی دۆزەخ دەکەیت و بڵێ سەی ئاگرەکەی لە شاخەکان گەورەترە و بەرزترە. بڵێ سەی ئاگرەکەی لە شاخەکان گەورەتر و بەرزترە. کاتێک پێت دەڵێن دەی سەرکەوە و بەسەر پردەکەدا بڕۆ، ئالەم کاتەدا هۆشت لەدەست دەدەیت و لەبەر ترس و لەرز ئاگاد لە خۆت نامێنێت. کاتێک یەکێک لە قاچەکانت بەرز دەکەیتەوە بۆ سەر پردەکە، دەبینیت زۆر تیژ و باریکە، بە ناچاری قاچەکەی تریشت دەخەیتە سەری. گوناه و تاوان و خراپەکانت چێشت زیاد دەکەن. لەو شوێنە سامناکەدا پشتت هەڵگری ئەو هەموو گوناه و تاوانانەیە. یادی ئەو کاتە بکەرەوە، بەو کۆڵە قورس و گرانەوە و بەو جەستە لاواز و ماندوو بێتوانایەوە. بەڵێ بەو جەستە ماندوو و لاواز و بێتوانایەوە سەر دەکەویتە سەر پردی سیڕات، قاچەکانت تێک دەئاڵێن و سەیری پێشی خۆت دەکەیت. چەندان کەس دەکەون و بەردەبنەوە. ئاگری دۆزەخ بە گڕ و بڵێسەکەی داوای ئەو کەسانە دەکات کە بەسەر پردی سیڕاتدا دەڕۆن. خەڵکی دەبینیت هاوار دەکەن و زۆر بێهیوا دەبن و تۆش بە ترسەوە سەیریان دەکەیت و نارزانی چارەنووسی تۆ چۆن دەبێت. بەڵێ نارزانی چارەنووسی تۆ چۆن دەبێت. زۆر دەترسەی قاچەکانت بخزێن و سەر بەرەو خوار بۆ ناو دۆزەخ بکەویتە خوارەوە. بە بیر و هۆشێکی شڵەژاوەوە و بە جەستەیەکی لاوازەوە بیهێنەرە پێش چاوی خۆت. بەڵێ بیهێنەرە پێش چاوت، چۆن دەتوانیت بپەڕیتەوە. لەوانەیە کاتێک بە ئاگا بێیتەوە کە قاچەکانت لەسەر پردەکە بەرز دەبنەوە و قوڵاپەکان دەتگرن و بە پێست و گۆشتی جەستەت دادەسن و تۆ هاوار واوەیلات لێ بەرز دەبێتەوە. بەڵێ دڵت پەشیمانی دای دەگرێ و غەم و خەفەت و خۆزگەی مردن دەورت دەدەن، هەتا ئەو کاتەی دەگەیتە ناو ناخی دۆزەخ و گڕ و کڵپە و سووتانی دۆزەخ خۆیان دەگەیەنە دڵت. گۆشتی جەستەت دەسووتێت و پارچە پارچە لێ دەبێتەوە و هەڵدەوەرێت و تەنها ئێسقانەکانت دەمێننەوە. پاشان بڵێسەی ئاگر هێرش دەکاتە سەر ئێسقانەکانت و ئەوانیش ڕزگاریان نابێت و مۆخی ناو ئێسقانەکانیشت دەخوات. بیر بکەرەوە خوشتی دڵسۆز، ئەوە ئاگر گەیشتە ناو دڵ و جگەرت و تۆش هاوار دەکەیت و دەگریت و پەشیمانی دەردەبڕیت. بەڵام پەشیمانی سوودی نییە و وەڵامی بانگ و هاوار و گریانەکانت نادرێنەوە. بیر بکەرەوە ئازار و سزا و ناڕەحەتیەکان هەموو هێرشیان هێنا، لەگەڵ ئەمانشدا تیونیەتی تینی بۆ هێنای و تۆش دەتەوێت تیونیەتی خۆت بشچێنیت. لە بەرامبەردا شتێکی وەک هاوشێوەی ئاو دەبینیت و لە دەمتی نزیک دەکەیتەوە. ڕوخسارت هەڵدەقرچێت، پاشان کە دەیخۆیتەوە قورگت دادەماڵێت، پاشانیش کە لە قورگت دەچێتە خوارەوە ڕیخۆڵەکانت پارچە پارچە دەبن. لە باتی ئەوەی تیونیەتیت بشچێنێت هاوار و ناڵەت لێبەرز دەبێتەوە و بیری ئاوی ساردی دنیا دەکەیتەوە. کاتێک ناڕەحەتی و ئازارەکان زۆر زیاتر دەبن، بیری بەهەشتەکەی پەروەردگارت دەکەیتەوە. ئەو بەهەشتەی کە لە ژیانی دنیادا زۆریان پێوتی هەوڵی بەدەستهێنانی بدە و لە دەستی مەدە، بەڵام تۆ لەبەر تام و چێژێکی کەم و کورتی گوناه و تاوان ئەو بەهەشت و ناز و نیعمەتەت دۆڕاند. پاشان بیری خواردن و خواردنەوەکانی بەهەشت دەکەی، بیری ئاوە سارد و فێنکەکەی لە تاوا دڵت پارچە پارچە دەبێت و هەناسەی ساردی پڕ لە حەسرەت هەڵدەچێشیت. نیشتەجێبوونی ئەو بەهەشتە و نزیکیت لە پەروەردگارت لە دەستدا. پاشان بیری بۆنی خۆشی بەهەشت و ژیانی نەبڕاوەی دەکەی. زۆر ناڕەحەت و ماندوو دەبیت و بەهەشتیەکان بانگت دەکەن و دەڵێن ونادى أصحاب الجنة أصحاب النار أن قد وجدنا ما وعدنا ربنا حقا فهل وجدتم ما وعد ربكم حقا قالوا نعم
فأذن مؤذن بينهم اللعنة الله على الظالمين. واتا نیشتەجێیانی بەهەشت بانجی نیشتەجێکانی دۆزەخیان کرد بەڕاستی ئەو بەڵێنەی کە پەروەردگارمان پێیدا بووین دەستمان کەوت و پێی بەخشین. ئایا ئێوەش ئەو بەڵێنەی کە پەروەردگارتان دابووی بەڕاستی دەستان کەوت؟ وتیان بەڵێ. ئەوسا جارچیەک جاڕیدا لە نێوانیاندا و هاواری کرد نەفرەتی خوددا لەستەمکاران بێت. لە دوای ئەوەی برسێتی و تونوێتی بە تەواوی شەکەتیان کردی هاوار لە بەهشتەکان دەکەیت و پێیان دەڵێی ونادى أصحاب النار أصحاب الجنة أن أفيضوا علينا من الماء أو مما رزقكم الله قالوا إن الله حرمهما على الكافرين. واتا دۆزەخیان بەدەم ئاهو ناڵە و خەم و پەژارەوە هاواریان لە بەهشتیان کردو لێیان پاڕانەوە وتیان نەختێک ئاومان بەسەردا بڕێژن یان بەشمان بدەن لەو ڕزق و ڕۆزیانەی کە خوددا پێی بەخشیون. بەهشتەکان لە وەڵامیاندا وتیان بەڕاستی خوددا خواردن و خواردنەوەی بەهشتی لەسەر بێباوەڕان حرام کردووە. پاشان بیری ئەو خزم و کەسوکارانت دەکەیت کە پەروەردگار بەهشتی پێبەخشیون و بەدەنگێکی نووساوی غەمبارەوە بانجیان دەکەیت دایکی شیرینم باوکی ئازیزم خوشکان برایان وەڵامی خەسارەتمەندی و شکستت دەدەنەوە و ئەوسا تێدەگەی بە تەواوی بێهودا بوویت بە تەواوی بێهیوا بوویت بە تەواوی بێئومێد بوویت. تێدەگەیت کە ئەو خۆشەویستانت ڕقیان لێتە چونکە خودای پەروەردگار ڕقی لێتە و لێت تووڕەیە. تازە داوای لێبردن و لێخۆشبوون و گەڕانەوە بۆ ژیانی دنیا دەکەی گوێ بگرە خوشکە بەڕێزەکەم بزانە پەروەردگار لە قورئانی پیرۆزدا چی دەفەرمێت. خوانە ناسان بەردەوام لەسەر ڕێبازی چەوتیانن هەتا ئەو کاتەی مردن یەخەیان دەگرێت ئەوسا هەر یەکەیان دەڵێت پەروەردگارە بمجێڕەوە بۆ دنیا بەڵکو چاکە ئەنجام بدەم و ئەو هەڵانەی لە دەستم چووە لەمە و دوا لە دەستی نەدەم. نەخێر ئەوە قسەیەکە ئەو بۆ خۆی دەیڵێت بەڵکو دەبێت لە جیهانی بەرزەخدا لە نێوان مردن و زیندووبوونەوەدا تا کاتێک زیندوو دەکرێنەوە چاوەڕێ بێت. جا کاتێک فوو دەکرێت بە سووردا بەڵێ کاتێک فوو دەکرێت بە سووردا ئەوە هیچ پەیوەندێکی خزمایەتی لەو ڕۆژەدا نییە و کەس لە کەس ناپرسێتەوە. ئەو کەسەی تەرازووی چاکەکانی قورس بێت ئەوانە سەرفراز و سەرکەوتون بەڵام ئەو کەسەی تەرازووی چاکەکانی سووک بێت ئەوانە ئەو کەسانن خۆیان لە دەستداوە و خۆیان قەسار و ڕیسوا کردووە. دەبێت هەر لە ناو دۆزەخدا ژیانی نەبراوە ببەنە سەر بڵێسەی ئاگر چڕ و چاویان دەبەرژێنێت هەمویان لێویان هەڵقەرچاوە و دانیان ڕیز دەبێتەوە. ئەوسا خوا پرسیاریان لێ دەکات ئایا کاتی خۆی ئاەتەکانی من بەسەرتاندا نەدەخوێندرایەوە کەچی ئێوە بڕواتان پێی نەبوو بە درۆتان دەزانی سەرنجام بە کەساسیەوە دەڵێن پەروەردگارە نەکبەتی و نەهامەتی سەرشانی گرتین و زاڵ بوو بەسەر سەرماندا ئێمە کەسانێکی گومڕا بووین. خوای گەورە لە وەڵامیاندا بە تووڕەییەوە دەفەرمێت بێدەنگ بن و دەمتان داخن بێدەنگ بن و دەمتان داخن قسەشم لەگەڵدا مەکەن. بەڵێ مۆڵەتی قسەکردنیشت نییە و دەبێت بێدەنگ بیت و دەرگاکانی دۆزەخت لەسەردا دەخرێت. ئای بۆ ئەو بێهیواییەی کە ڕوو لە دۆزەخیەکان دەکات کاتێک کە دەنجی داخستنی دەرگاکانی بەهەش دەبیستن و دەزانن کە ئیتر هیچ ڕێگەیەک نییە جگە لە بەزەیی پەروەردگار خۆی نەبێت بۆ ڕزگاربوون لەو شوێن و سزا و ناڕەحەتیە. لەو ناڕەحەتیەدا پشودان نییە و غەم و خەفەتیش کۆتایی نایەت و برینەکانیش ساڕێژ نابن کۆت و بەندەکانیش ناکرێنەوە و ناشچێن. تونیەتێک هەرگیز تێر ئاوبوونی بەدوادانایەت برسێتێک کە تەنها دەتوانێت لە چێم و زوخا و زەقوم بخوات کاتێکیش لەو شتانە دەخوات لە قورجی گیر دەبێت و هاواری ئاو دەکات
کاتێکیش لە ئاوی بە کوڵی دۆزەخ دەخوات ڕیخۆڵەکانی پارچە پارچە دەبن بەزەیان بە گریان و پارانەوەکانی دانایەت بەدەم بانگ و داواکاریەکانی شێوە نایێن بەڵێ بەدەم بانگ و داواکاریەکانی شێوە نایێن کاتێکیش داوای یارمەتی دەکات کەس ئاوڕی لێ ناداتەوە تازە خودای پەروەردگار لێی تووڕەیە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.